دەبێ قدیسانی خوددا بە باشترین جل و بەرگ و زێڕ و زێو برازێنەوە. جنابی ماکسیمیلیان، ئەم خەڵاتانەی ئەوەیە. ئەی پیاوانی خوددا ئامۆژگاریمان بکەن. ئەمانە دەیانەوێت ئێوە ئامۆژگاریان بکەن. ناتانەوێت؟ من؟ بڕۆنە پێش تا هەمووی بتان بینن. قسەیان بۆ بکەن. شکر بۆ خودای گەورە و بۆ تەواوی نعمەتەکانی و ئەم نعمەتە گەورە کە بە ئێمەی داوە. سەردەمێ ئێمە لە نێوان بتپەرستەکان و کوفاردا دەژیان. کۆبوونەوە و تێکۆشانی خوداپەرستان بە نەهێنی و بە زەحمەتی زۆر بەڕێوە دەچوو کە لە ڕەنج و دەردی ئەو سەردەمە زۆرتان بیستووە. کەوایە دەبێ من و دۆستانم قەدری بەشداریکردن لەم کۆبوونەوەی گەورەی پەیڕەوانی مەسیح بزانین و سپاسی خودای گەورە بکەین. ئەوەی کە ئێمە پاش 300 ساڵ دەیبینین زاڵبوونی خوددا بەسەر کاروباری ئێمە و پەیڕەوانی هەق بەسەر باتڵە. مەسیحیەکان سەردەمێ حەقیان بەدەستەوە بوو وار لەو حاڵەدا سەرکەوتن و باتڵ و پێشەواکانی کوفریان لە ناو برد. تەنیا ئامانجی ئێمە و باقی مەسیحیەکانی خوداپەرست لەو سەردەمەدا خەبات دژی خوداکانی شرک و بوژانەوەی تاقانە پەرستی بوو. ئێمە لەگەڵ بوتەکان و خوداکانی جۆرا و جۆردا خەباتمان کرد. بەڵام بەداخەوە دەبینین کە لە دینی بە حەقی ئیسا مەسیحدا لاڕێیی بەدی هاتووە و ئەمە وریاییدانێکە کە ئێوە دەبێت سەخت ئاگاتان لێ بێ. هیچ کات حەق بە دوای ئێمەدا نایەت. ئەمە ئێمەین کە دەبێ هەموو کات بە دوای حەقدا بڕۆین. سەرنجامی تاریک و ڕەشی بەنی ئیسرائیل چاو لێ بکەن. ئەمە تەنیا بەهۆی جیابوونەوەیان لە حەق ڕووی داوە. ئەی پیاوی خوددا، قسەکانی ئێوە دژی بیر و باوەڕی زۆرێک لە مەسیحەکانە. دەبێ بزانین ئایا دژی فەرمانەکانی خودداش هەیە یانە. بەبێ شک بە دوای ئەم جیهانەدا جیهانێکی تریش هەیە و ئێمە دەبێت لە دەرگانەی عەدڵی خوددا ڕاوەستین. بەختەوەرن ئەوانەی کە لەو ڕۆژەدا لە پەیڕەوانی دینی حەق بێنە ئەژمار و لە بیر و باوەڕی ئەواندا لاڕێیی و هەڵا بەدی نەهات بێت. ئەی پیاوی خوددا، ئایا ژیانی پاش مردن هەیە؟ ئایا زیندووبوونەوە و ژیانی دووبارەی ئێمە بەڵگەی ڕوون بۆ مەعاد نییە؟ مەگەر خەوی هەر شەوی ئێوە مردن و هەستانەوەی بەیانیتان ژیانی دووبارە نییە؟ تەرمی ئێمە کە لە بەین دەچێ خوددا چۆن زیندوی دەکاتەوە؟ هەرەو جۆرەکە لە سەرەتا نەبووین و ئێمەی بەدیێنا. جگە لەمەش خودایە کە دەتوانێت تەرمەکانی ئێمە لە ماوەی 300 ساڵ بەبێ ئاڵ و گۆڕ بپارێزێ. مەگەر ناتوانێ تەرمەکانی ڕزا و پواومان هەر وەکو ڕۆژی ئەوەڵی لێ بکاتەوە؟ ئەی پیاوانی خوددا، ئێمە ئاگادار بکەن کە ئەم خەوە و هەستانەوە 300 ساڵەیە چ حکمەتێکەیە؟ دوو حکمەت، حکمەتێکی بۆ ئێمە و حکمەتێکیشی بۆ ئێوە هەیە. بۆ ئێمە ئەوەیە کە زاڵبوونی هێزی خوددا بەسەر تەواوی هێزەکان و کاروبار باشکرا ببینین و بۆ ئێوە ئەوەیە کە ئیمانتان بە مەعاد زیاتر کەنەوە
و دوو دڵی و گومان لە دڵەکانی خۆتان لابەرن. وە کەسێک کە بە مەعاد ئیمان بێنێ و بزانێت کە بە دوای ئەم دنیایەدا دنیایەکی دیکەش هەیە، هیچ کات بە دژی فەرمانەکانی خودایی هەنگاو هەڵناگرێ. من لەو قدیسانی خدا داوا دەکەم کە سەربەرزمان بکەن و شاری ئێمە بە هەنگاوی خۆیان برازێنەوە. بێگومان هەبوونی ئەوان لە فیلادلفیا دەبێتە هۆی پێشکەوتن و گەشەدانی شارەکەمان. لە ئەمڕۆوە کلیسای فیلادلفیا بەهۆی ئەم پیاوە گەورانەی خوداییەوە لە تەواوی کلیساکانی ڕووم پێش دەکەوێت و حەشیمەتی خەڵکی تامەزرۆ بۆ زیارەتی فیلادلفیا دەکەونە ڕێ و دێن بۆ ئێرە. کەس بوو کاری ئێمە لەمە بەولا لە شاری فیلادلفیا ڕەونەقێکی زۆر بەڵێ هەروە دەبێت. ئێوە تامەزرۆی خەڵک دەبینن؟ ئەوان ماندوون و ڕێگای دوور و درێژی شاریشیان تا ئێرەکانێ بە پیادە بڕێەوە. فەرمان بدەن بەرەو شار وەڕێکەوە. زۆر باشە. خەڵکی بە شەرەفی فیلادلفیا لە ئێوە داوا دەکەین بەرەو شار وەڕێکەون و ئێمەش بە دوای ئێوەدا دێین. بڕۆن شار برازێنەوە. لە ئەمڕۆوە شاری ئێمە نوقمی شادی و خۆشی دەبێت. باشتر وایە هەمومان بچینە کۆشک و ئەم ڕەحمەتی خودای جێژن بکەین. ئەگەر جەنابی تێودۆز ئیجازە بدەن ئێمە پاش سەعاتێ وەڕێ دەکەوین. بۆچی؟ وا دەزانم بۆ ئەوەی بینەوە سەر خۆمان و حاڵمان تۆزێک باشتر بێتەوە. من و دۆستەکانم دەبێت کۆڕێ ببەستین. ڕەنگە ئەمە باشتر بێت. ئێمەش دەرفەتمان دەبێت کە خۆمان بۆ ئاهەنگی پێشواز ئامادەکەین. هەرچی ئێوە پێتان خۆش بێ. سەربازەکان دەڵێن بۆ پاراستنی ئێوە لە بەرامبەری حەشیمەتە لێرە بن. سپاس دەکەم. بڕۆین. زۆر چاوەڕوانمان مەکەن. زووتر وەرن.